نەخۆشخانەی شیفایە لە کەرکووک. لێرە لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەتەوە و تاوتوێی دۆخی هەڵکشانی کۆڕۆنا دەکەن لە شارەکە. بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی کۆڕۆنا لە کەرکووک، هاوڵاتیانی شارەکە ترسیان هەیە لەبەی نەتوانن ئەم جەژنەش بە ئاسوودەیی و ئارامی سەردانی ماڵە خزم و دراوسێکانیان بکەن. لە کۆتا بڕیارەکانی شانەی پەیوەندیدارەکانی بەغدا لە ژنەی سەلامەتی و تەندروستی هەر ئەو بڕیارە کۆنەیەکەوە پابەندی بۆیە بە ڕۆژەوە ئاساییە و بە شەوان قەدەغەی هاتوچۆ هەیە. بەڵام ئێمە لەم ڕۆژانی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو بەداخەوە ڕێژەی توشبوانی نەخۆشی کۆرۆنا بەرەو زیادبوون چووە، بە تایبەت ئەم ڕۆژانەی ئەخیر و ژمارەی مردومان هەیە و هەروەها ژمارەی توشبووی خواروی ساڵی 15 ساڵمان هەیە بە تایبەت بە مناڵ ئەم ڕێژەیە زیادی کردووە. مامۆستایەکی ئاینیە لە کەرکووک پێی وایە گەردۆخی ئەمنی لە کەرکووک بگاتە قۆناغێکی مەترسیدار و قەدەغەی هاتوچۆ بسەپێنرێت، ئەوا دەتوانرێت لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە قوربانی ئەنجام بدرێت. ئەگەر لە ئەگەری ئەوەدا بێت قەدەغەی هاتچۆ دەست پێ بکە و ڕای بگێنن، بێگومان ئێمە لەگەڵ ئەوەدانین بە هیچ شێوەیەک دروشمەکان و شعارەکانی ئیسلام بۆسێت، چکە قوربانیکردن لە جەژنی قورباندا خۆی یەکێکە لە شعائری ئیسلام. بەڵام دەکرێت ئێمە ڕەچاوی بواری تەندروستی بکەین. زۆر کەس وا دەزانێت دەبێت ئەو قوربانیە ئیلا بێ لە ماڵەوە سەری بڕێت، مەرج نییە. دەکرێت ئەو کەسێکەوە ئەوێ قوربانی بکە، ئەگە کەسێک دەناسێ ئاژەڵ دەفرۆشێ یاخود قەسابە و ئاژەڵ سەر دەبڕێ، دەکرێت بە ڕێگای تەلەفۆن و پێیان بڵێ کاکە ئەگە جێی متمانە و سقەیە ئاژەڵی حیوانێک ئەوی کا خۆ ئێوێ پێی بڵێ بۆی سەر بڕێت، هەر لە شوێن خۆی لە شوێنی دیاریکراو بۆی سەر بڕێت، لە دواییدا بەس گۆشتەکەی بۆ بێن لە ماڵەوە، ئەم دوایی ئەتوانێت بخۆی بە شێوە لە شێوەکان دابەشیکە. وەزارەتی تەندروستی عێراق و فەرمانگەی تەندروستی کەرکووک هۆشداری تون لەبارەی مەترسیەکانی شەپۆلی سێمی ڤایرۆسی کۆڕۆنا دەدەن و داوای خۆپارێزی و دوورکەوتنەوەی هاوڵاتیان دەکەن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. داواکاری ناوڵاتیان کە پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن، قەڵەباڵغی دروست نەکەن، ئەوەی کە پێشبینی ئەکرێت لە ڕۆژانی جەژن ڕێژەکە زیاتر بێت، بەڵام ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن لەوانەیە ڕێژەکە کەمتر بێت لەوەی کە تەوەقعەکەینەوە. بەپێی ئامارێکی شاپرێز کە لە تەندروستی کەرکووک دەستی کەوتووە، لە سەرەتای ئەم ساڵەوە لە کەرکووک 2746 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و بەرزترین ڕێژەی توشبوونی ئەم ساڵیش لە هەفتەی دووەمی مانگی تەمووزی ئەم ساڵ تۆمار کرا و لە سەرەتای ئەم ساڵیشەوە 38651 کەس لە کەرکووک ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە و هەڵمەتەکەش بەردەوام و ڕۆژانە زیاتر لە 1000 کەس ڤاکسینی کۆڕۆنا وەردەگرێت. لە کەرکووکەوە کەم وەزیری شاپرێز.